بینەرانی ئازیزی بەرنامەی چاوپێکەوتن و کەناڵی NRT ئەم کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی چاوپێکەوتن هاتینەوە خزمەتتان. چاوپێکەوتنی ئەم جارەمان تایبەتە با قسەکردن لە سەر مادە هۆشبەرەکان یاخود ئەو مادانەی هۆش و ژیری مرۆڤ دەبن. لە ئێستادا مادە هۆشبەرەکان کێشەیەکی گەورەیە لە هەموو جیهاندا و هەرێمی کوردستانیش پشکێکی لەو کێشەیە بەرکەوتووە. هەندێک ڕایان وایە کە ئەم مادانە هیچیان لە تیرۆر کەمتر نییە. ئەمە ئەگەر مەترسیدارتریش نەبن چونکە گەر تیرۆر کۆمەڵێک کەس بە ئامانج بکات ئەوە مادەی هۆشبەر هەموو کۆمەڵگای کردووە بە ئامانج و تا حاڵی حازریش زیاتر لە 800 ملیۆن کەس ئالوودەی ئەم مادانە بوون لە سەرانسەری جیهاندا. هەرچەندە تا نەوەدەکانی سەدەی ڕابردوو عێراق پاکترین وڵات بووە لە ڕووی هەبوونی ئەم مادانەوە، بەڵام لە ئێستادا هاوکێشەکە گۆڕاوە و گەربەری لێنەگیرێت دوور نییە قەیران و کارەساتی لێ بکەوێتەوە. بۆ قسەکردن لە سەر تەوەری ئەمڕۆی بەرنامەی چاوپێکەوتن عەمید جەلال ئەمینبەگ لێپرسراوی بەشی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانیمان میوانداری کردووە. کاک جەلال بەخێر بیت. زۆر سپاس. دەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم بەشی نەهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی کەی دامەزراوە و ئەرک و کارەکانتان چین؟ دیارە هەر لە سەرەتای دروستبوونی ئاسایشەوە بەشێکە بوو کە پێیانەوت شعبەی سیاسی لە ئاسایش سلێمانی ئەو کاتە ئەو کارانەیە کرد بۆ نێشتنی مادە هۆشبەرەکان ساڵی 2005 لەبەر گرنگی مەسەلەکە و لەبەر گرنگی کێشەکە بەشێک دروستکراوەکو بەشی نێشتنی مادە هۆشبەرەکان ئەمەش لە چەند ئەفسەر و کارمەندێکی دڵسۆزی هەر ئاسایش ئەم بەشەکرایەوە. ئیشی ئێمە ئەو بەشە متابعەکردن و واتە بەدواداچوون و دەستگیرکردنی ئەو کەسانەیە کە هەم بەکارێنەری ئەو جۆرە مادانن هەم بازرگانی بۆ مادانەکەن ئەوەش بە ئاگاداری بە ڕێزدا دووری لێکۆڵینەوەی ئاسایش. من پێم خۆشە لە سەرتاوە پێناسەیەک بۆ مادە هۆشبەرەکان بکەین. مادە هۆشبەرەکان چین؟ مادە هۆشبەرەکان بۆ مادانە وترێ کە خەیاڵاوی کار سسکەرەوە وریاکەرەوە ئازارشکێنە ئەبێتە ڕاهاتنی مرۆڤ لە سەریان و کاردانەوەیەکی خراپی شەبێ لەسەر هەموو کۆمەلگا. کەواتە بە شێوەیەکی گشتی ئێوە یەکێ لە ئەرکەکانتان چاودێریکردنە پاشان دەستگیرکردنی ئەو کەسانی کە ئالوودە بوون یاخود بازرگانی پێوە دەکەن لەگەڵ ئەوەشدا کار دەکەن بۆ ینی چاکترکردنی بارودۆخی ئەو کەسانە. با ئێمە ئاسایی هەمومان ڕاستی ئێمە بەشی نێشتنی مادە هۆشبەرەکانی ئەو ئیشەی ئێمە بەڵام ئێمە ئاسایش هەمومان وەکو یەک تیم کاری یەکتر دەکەین بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە ئێمە وەکو ئاسایش لایەنێکی جێبەجێکارین. دیارە ئەم ئیشەش بۆیە درراوە بە ئاسایش خەتەرێکی زۆری لەوانەیە لەسەر وشاری نەتەوەیمان هەبێت. ئێمە شەو ڕۆژمان وەکو ئاسایش خستۆتە سەر یەک بۆ نێشتنی ئەو جۆرە مادانەوە. من ئەمەوێت لە سەرەتا قسەکان ماوە زۆر سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان بکەم بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی کە زۆر دڵسۆزانە زانیاری باشمان پێدان هەم لە بەکارێنەری ئەو کەسانی کە لەو جۆرە مادانە بەکارێن هەم لە بازرگانەکانیش. بەڵێ ئەمە شتێکی دڵخۆشکەرە کا وڵاتیانیش هاوکار بن. بڵێ کاک جەلال بە پشتبەستن بە ئامارەکانی ساڵەکانی ڕابردوو لەم ساڵدا لە 2011 بەکارهێنەرانی یاخود بازرگانانی ئەم مادەیە زیادی کردووە یاخود کەمی کردووە و لایەنێکی تری پرسیارەکەم ئەوەیە ڕێژەی ئەو مادە هۆشبەرانی لەم ساڵدا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دەستی بە سەرداگیراوە زیاترە یان کەمترە و ئەو کەسانە کێن؟ مەبەستم لە ڕووی تەمەن و لە ڕووی ڕەگەز و لە ڕووی نەتەوەوە کە ئێوە دەستگیرانتان کردووە. دیار لە چاو ساڵانی پێشوو ئێمە لە ماوەی ئیشکردنماندا لە 2005 تا ئەمڕۆ لەسەر و 450 کەس لای ئێمە دەستگیر کراوە هەم لە بازرگان هەم لە بەکارێنەری ئەو جۆرە مادانە. لەوانە 32 کەسیان بازرگانی مادە هۆشبەرەکان بوون کە حکومەکانیان وەگرتووە حکومی هەتایی هەندێکیان ئەوانی تر بەکارێنەری ئەو جۆرە مادانە بوون و هەندێکیان بە لێبرنی گشتی ئازاد کراون دوو لێبرنی گشتی دەرچووە تاکو ئێستا هەندێک لە بەکارێنەری ئەو جۆرە مادانە ئازاد بوون. ئەم ساڵ لە چاو ساڵانی تر واتە لە یەکێکی 2010 تا ئەمڕۆ ئێمە 48 کەس لای ئێمە دەستگیر کراوە. خۆشبەختانە ئەمە لە چاو ساڵەکانی تر فەرقی زۆرە و 174 غرام نەک کیلۆی وایە ئەمانە بەغەڵەتە خوێنێتەوە غرام لای ئێمە لە جۆری تلیاک و حەشیش
و دەگرامی شیشە کە لە هەندێک شوێن پێ ئەڵەن کرستال دەستی بەسەرا گیراوە دیارە ئەمانە شەمووی بە فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵنەوەی ئاسایش بە ئاگاداری ئەو دەستگیر کراون. بڵێ ئەم کەسانی کە تۆ باست کرد ئەو ژمارەی کە لەم ساڵدا دەستگیر کراون چەندیان بازرگانن لەمانە بازرگانیان تیانی هەمویان بەکارهێنن تەنها بەکارهێنەرن کەواتە لە ڕێگەی ئەو بەکارهێنەرانەوە ئێوە نەتانتوانیوە دەستان بە ینی ئەو کەسانە بگات یاخود ئەو بازرگانانە بگات کە ئەم مادانە ئەفرۆشن بە هاوڵاتیان ئەو کەسانی کە ئالو دەبوون ئەمە پرسیارێکی زۆر جوانە زۆر کەسێ لەوانەی کە خۆی بەکارێنەرێتی لەوانەیە لە ناو شار دەستی نەکەوێت خۆی ئەچی ئێهێنێت ئێمە دراوسێ وڵاتێکین بانی شارینەوە لەو جۆرە کە بە سەدان کیلۆمەتر لەگە وڵاتێ ئێمە سنوورمانەیە لەو جۆرە مادانەی زۆرتیایە زۆریش بەکارێنرێ زۆر کەس لێرەوە هەستاوە چووە بۆ شارێکی سەد سنووری ئەو وڵاتە لەوێ ناوێتی بەشی خەڵکی تریشیاوە بەگشتی ئەو وڵاتانە کوێن کە دراوسێن ناردنەوەی وڵاتی دراوسێن دراوسەکانی کوردستان بەڵێ ئەی بەنسبەت ڕەگەز و تەمەن و نەتەوەی ئەو کەسانی دەستگیر نسبەت ڕەگەز و نەتەوە دیارە ئەمانە تەمەنەکانیان لە هەشتەوە دەست پێەکە تا 45 ساڵی ڕەگەزی عەرەبی تایە کوردی هەرێمی کوردستانی تایە کوردی ڕۆژهەڵاتی تایە فارسی تایە جاروباریش ئافرەتی تێکەوتۆ کە لە دوایێنی سەری بەڵێ پێت وایە دەمەوێت ڕای تۆ بزانم پێت وایە کێشان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە لە هەرێمی کوردستاندا بووە بە دیاردا ئێمە تا ئێستا نەبوو بە دیاردا تا ئێستا حاڵەتە تا ئێستا ئێمە وەکو هەرێمی کوردستان خەڵکی مدمینی وامان نییە سفر بەدانی لە مدمینەکەیدا لەسەر جادە بکەوێت دیارە لە وڵاتانی ترەیە لەسەر جادە ئەکەوێت و خەڵکی ئاژەکات یان بۆ تەکێشەیەکی گەورە بۆ سەر حکومات بەسەر کۆمەلگا تا ئێستا بۆ شێوەیە نییە ئەم پرسیارەی بەڕێز زۆر لە جێ خۆیان بوو بەس بۆ ئەوەی نەبێ بە ئەوە بەدیاردا حەقی ئێمە هەمومان بیرەوە بکەینەوە ئێمە وەکو ئاسایش ئەم ئیشە پیرۆزەمان هەڵگرتووە کە هەم لە لایەن قانونەوە هەم لەلایەن دینیشەوە ئێمە ڕێگە پێدراوین بۆ نێشتنی ئەو جۆرە مادانە یان لە ڕێگای قانونەوە ئەو کەسانە دەزی بکەین بە تەنیا ئەم کارە بە ئاسایش ناکرێت بۆی ئێمە نەیشارینەوە خۆشمانە نەخەڵەتێنین لە هەموو دنیاداوایە نێشتنی مادە هۆشبەرەکان مؤسسەیەکی زۆر گەورەیە کە چەند وەزارەتیش پەیوەنددارەیە ئەبێ ئیشکەن لە بوارەدا وەکو وەزارەتی پەروەردە ئەتوانێت دەوری ئەساس ببینێ دەورێکی باش ببینێ بۆ ئەوە لە سەرەتایکردنەوەی قوتابخانەکان لە ئەکسەرێتی جیهان وایە ئەم تەلەبانە باسی ناوەندی و دواناوەندیەکان باسی ترسناچی ئەو جۆرە مادانیان بۆکرێ ئەو جۆرە مادانیان نیشان ئەدرێ بۆی لە هەرجێک بینیان بە هاوڕێیەکیان بە کەسێکی تر بیناسنەوە بەداخەوە لێرەمان ئەمجا وەزارەتی وەرزش و لاوان کە گەنجێکی زۆر لەوێ کۆی بێتەوە کاروباری کۆمەڵایەتی ئەو قاف ئەتوانێت دەورێکی زۆر باش ببینێ ئەو مامۆستا بە ڕێزانێکە لە ڕۆژانی هەینیە باز لە بیرە و ئارەق و ئەوانەیەکەن کە حرامە ئەی بۆ باز لە مادە هۆشبەرەکان ناکەن کە گەلێک لەناو ئەباکە ئەوەش تەحریم بکەن بە تەحریم بڵێ کە ئەڵەن باسی هۆشکن لە نەسێک نییە لە قورئانە باز لە حەشیش یان تریاگیانێکێ لەو مادانە بکە خۆ قورئانی پیرۆز باسی لەوە کردووە هەشتێک زەرە دێبێ بۆ ئینسان حرامە لەبەر ئەوە ئێمە پێویستە هەمومان بە یەک دەست ئاسایش هاوڵاتیانی بەڕێز ئەو وەزارەتانە حتا پێشمەرگە پۆلیس پاسەوانی سنوور حەقە ئێمە هەمومان بە یەک دەست دژی ئەو مادانە ببین و نێڵ بێتە وڵاتمانەوە بڵێ کاک جەلال وەکو ئەزانین خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن بە تایبەت لا قۆناغی ناوەندی و دواناوەندی جاران کە ئێستا بووە بە بنەڕەتی و ئامادەی بە حکمی تەجروبەیان ئەزمونیان لە ژیانە ڕەنگە زیاتر ڕوبەڕووی ئەم مەترسیانە و مەترسی بەکارێنانی مادە هۆشبەرەکان ببنەوە ئێوە وەکو بەشی نەهێشتنی مادەی هۆشبەر لە ئاسایشی سلێمانی هەماهەنگیتان کردووە یاخود هیچ هەنگاوێکتان ناوە بۆی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەکانە بکەن لە ناو شارەکان بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ئێمە وەختێک دەستمان بە قوتابخانەکەەوە سێ قوتابخانە چوین لە دوای ئەوە کاتی امتحانات و ئەوانە بوو نەماوە بەس بەداخەوە ئێمە لە هەموو ڕاگەیانەکان و لای ئێوەش باسی ئەەکەین لە ڕۆژنامەکان پێویستە پەروەردە خۆی داوامان لێ بکە ئێمە ناچین لە خۆمانەوە بچین هاتوین ئەو تەلەبانەمان بۆ بکەنەوە لە قاعەیەک
باسی مەترسی مادەوەش بەرەکانەکەینەوە خۆیانە بێ بەڕێز بەڕێوەبەری ئەو قوتابخانەیە داوامان لێ بکە یان بەداخەوە ئێستا لە 26 هەموو ساڵێک ڕۆژی نێشتنی مادەوەش بەرەکانە پار نەبێ ئێمە تۆزێک جوڵانمان کەس دەنگیشی لێ نەهاتووە و ئەم ساڵی شەندێ پۆستەرمان پێیا کردووە لە ئێستا هەندێکیمان بڵاو کردێتەوە بۆ 26 هەموو ساڵێک لەمە دووە هەندێک پۆستەرات بڵاوەکەینەوە. بەڵێ کاک جەلال لە ماوەی 6 ساڵدا زیاتر لە 50 کیلۆ مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە و زیاتر لە 450 کەسیش بە تۆمەتی کێشانی یاخود بازرگانی کردن بەم مادانەوە دەستگیر کراون و لە زیندانەکاندان ئەمەش ئەوە گەیەنێ کە چەندین کیلۆ کێشراوە و چەندین کەسیشەن ئازادن و ئێستا بەسەر ئێوەدا تێپەڕێون و مادەکە بەکاردەهێنن ئەمە خۆی بۆ خۆی مەترسیەکی جددی نییە ئایا ئەمە پێمان ناڵێکە ئەم حاڵەتە لە دیاردە نزیکە بێتەوە خۆی ئەگەر کەسێکی بەکارێنەرە بێت لە هەر شوێنێک ئەمە هەر خراپە نەک 450 کەس لەوانەیە ئەو داتای ئێمە دەقیقیش نەبێت زیاتر بێ ئەمە بۆی بەڕاستی قسە بکەین ئێمە بەڵێ و 50 کیلۆ بۆ وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان لەوانەیە زۆر نەبێت لەوانەیە ئەم 50 کیلۆیە ئەمەندە بەکارێنەری نەبێت بەڵێ بەس هەندێکی بیانویست بێت تێپەڕێن بەسەرمانە ینی بەسەرمانە تێپەڕی بێت ئێمە ناڵێن لای ئێمە بەکارێنەر نییە وەکو بۆم باسکردی جەنابیشت باس کرد عێراق بە کوردستانیشەوە تا ساڵی 1990 پاکترین وڵات بووە لە ڕووی راپۆرتەکانی UN-ەوە لە ڕووی نەبوونی ئەو مادانە ئێمە ئەبێ باز لەسەر هەڵدانی ئەو جۆرە مادانە بکەین بۆ لە هەرێمی کوردستان بۆ بەم شێوە هۆکارەکان چیە هۆکارەکانی دیارە ئێمە ساڵی 1990 ئەمە هۆکارێکە هۆکار زۆرە خەڵکێکی زۆری ئێمە بەرە و وڵاتێک ڕۆی کە کۆچکراوە بە ویستی پەلاماری کوردستاندا و ئەوانە کۆچە ملیۆن کەسێکە لەوێ هەندێک لەوانە لە دایک بوون یان هەندێک تازە پێگەیشتو بوونمانەوە تێکەڵاوی ئەو کۆمەلگایە بوون هەندێک لەوێ بەکارا لەو جۆرە مادانە هەندێکیان ڕاهاتن هەندێکیان فێری بازرگانی بوون لەسەر ئەو جۆرە مادانە ساڵی 2003 کۆچ پێچەوانە بووە جارێکتر خەڵک بەرە و وڵات گەڕایەوە ئەمانە تەسیریاتیانە بوو لەسەر خزم و کەس و کار و حتا لە سەبرا ئێمە نمونەمانەیە بووە ئەوە برا هەبووە بە خۆڕایی داوێتی بە دوو برای تری لە دوای فێری کردوون دوای فێربوونیان بە پارە پێیفرۆشتون لەو کەسانە هاتوۆتەوە ئەمە هۆکارێک بووە هۆکاریی تریان کێشە کۆمەڵایەتیەکان لە هەموو دنیادا وایە یان بێکاری شەڕی ناوخۆ ئەمان هەموو تەسیراتی خۆی بۆ کارە ساتی هەڵەبجا هەموو یەکێک بوون لەوانەیە کە خەڵکێکی ئێمە دەربەدەر بێ بەرە ئەو جۆرە فێری ئەو جۆرە مادانەوە بێ یان لە دایک و باوکێکی کە لەو مادانە بەکاربێنێ مدمین بن کروچەکانیان لەوانەوە فێری ئەو جۆرە مادانە و زۆری ترەیە کە باسیکەی کە هۆکارن بۆ بەڵێ کاک جەلال ڕەنگە ماوەی بەرنمەکەم هاوکار نەبێ بۆ ئەوەی پێت بڵێم ناوی هەموو مادە هۆشبەرەکانم پێ بڵێ و جۆرەکانیان وچین بەڵام دەمەوێت قسە لەسەر دوو مادە بکەم کە زۆر بە مەترسیدار باسەکرێن ئەوانش کراک و کریستاڵن ئەم مادانە چین و بۆ هێندە مەترسیدار دیارە ئەوانەی کە دێتە هەرێمی کوردستان ئەو مادانێکە ئێمە دەستمان بەسەراگرتوون هێروینە تریاکە حەشیش و تریاک بە زۆری دێت یەک جار کۆکاینیشمان دەست بەساگرتووە لە دوای ئەوە کراک و شیشەیە شیشە لە هەندێک شوێن پێڵێن کریستال دیارە ڕەنگکیس پێ بۆی هاوڵاتیانیش بزانن جارێ ور دەکرێت لە شێوەی خوێیەکی وردە جاری وایە لە شێوەی خوێیەکی زبرە ئەمە ئەنتی ڤیتامینە ئەو کەسانی کە ئەمە بەکارێنن شەرم ناکەن ناترسێن سارە لێ خوڕێ بە سەریعی ماتۆڵ لێ ئەخوڕێ بە سەریعی بەرامبەر خەڵکی تر عەسەبی ئەبێت ئەمە تا ئەو فترەیە کە بەکارهێناوە بۆ شێوەیە تۆزێک ترس لە ژیانیانە نامێنێت کراک لەویش خەتەت ناکترە کراک دیارە لە پاشماوەی کۆکاوە تا کۆکاین لەگەڵ هەندێک مادەی تری کیمیاوی تەکەڵ ئەکرێت لە هەندێک مختبەراتی ئەو بازرگانە نەفس نزمانە لەوانەیە دروست بکرێ لە شێوەی حەب جاری وایە ئەفرۆشرێت لە شێوەی ورتر ئەفرۆشرێت
ئەمە تەسناچەکەی لەوەدایە کەسی بەکارێنەر کە ماوەیەکی زۆر بەردەوام بێ لەسەری ئێسکانەکانی ئەپوچێتەوە واتە پەنجەی ڕاکێشی پەنجەیەتە دەرەوە گوێچکەی ڕاکێشی گوێچکەیەتە دەرە مەترسەکەی لەوەدایە مەش خۆی بۆ خۆی کارەساتێکی گەورەی ئەوجا مەترسی مادەوەژبەرەکان کاک یادگار لە هەج وڵاتێک بڵاو بێتەوە ترسناکی زۆری هەیە بە هەزاران خێزان لێکەڵەوەشێتەوە ئێمە تەجروبە نمونەشمانەیە بوو ئەوە لە وڵاتانی دراوسێ زۆر خێزان لێگەڵ وەشاوەتەوە دارایەکی زۆری ئەو وڵاتە بە هەدەرەڕوە هەم لە پێناوی چاکردنەوەی ئەو کەسانی ئاڵوو دەبوون بەو مادانە هەم لە پێناو نێشتنی ئەو مادانە ئەوە کەسی بەکارێنەر ئەبێتە بار هەم بەسەر کۆمەلگاوە هەم بەسەر خێزانەکەیەوە هەم بەسەر حکومەتشەوە لە هەر شوێنێک لەو جۆرە مادانەکەت یا بوو بە دیاردا حسابی وڵاتێکی زۆر جددی بۆ ناکرێت ئەو جار کەسی بەکارێنەر یان کە ژنی نایەتێ وە ژنیشی لێ نایەنن ئەمە ژەر کارەساتە کە ژنی پێنادا کە ژنی لێ نایە بڵێ کاک جەلال ئەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکاردەهێنن و ئەوانەی کە بازرگانی پێوە دەکەن ڕوبەڕووی چ سزایەک دەبنەوە بە پێی مادەی چواردەی مخەدەراتی عێراق ئێمە قانونێکمانەیە کە پێڵێن یاسایەک چواردەی مخەدەرات فەخەرەی ئەلف واتە مادەی یەک باز لەوە دەکات ئەڵێ هەچ کەسێک مادەی هۆشبەر بگوازێتەوە لە وڵاتێکەوە بێنێ بۆ وڵاتێکی تر یان بازرگانی پێوە بکات واتە بیفرۆشێت ئەمە حکومەکەی جاران لە سێدارەدان بوو ئێستا لێرە حکومەکان لە سێدارەدان واتە تەنفیز ناکرێت بووە بە ئەبدی لە بری ئەوەی بووە بڵێن ساوانە لا ئێمە حکومدراون ئەکسەریەتیان مؤبدن حکومەکانیان مادەی دوو هەر لەو یاسایە باز لە تەعاتی دەکات ئەو کەسانی بکە هێنەری ئەو جۆرە مادانن ئەڵێ نابێت لە 3 ساڵ زیاتر بێ لە 15 کەمتر بێت دیارە ئەمانە غەرامەشان لەگەڵە وە باز لەوە دەکاگەر تۆ لە خوار تەمەنی 18 ساڵیەوە هامبەی بۆ بەکارێنانی ئەو مادەیە یان جێگەی بۆ حازرکەی یان ئاگات لێبێ بەکارێنرێت و دەستگای پەیوەندداری لێ ئاگادار ناکەی ئەمانە قوبەی خۆی هەیە بەڵێ ئێوە بۆ ئاشکراکردنی ئەو کەسانی کە ئەم مادانە بەکاردەهێنن یاخود بازرگانی پێوە دەکەن پشت بە چ میکانیزمێک دەبەستن و ئایا و ئامێرێکتان هەیە بۆ ئەوەی ئەم حاڵەتانە دەربخات ئێمە پشت بە دوو شێوە مکانیزم ئەبەستین یەکیان لەوانە هاوڵاتیانی هەرێمی خۆمان بە تایبەتی سلێمانی من سوپاسشم کردن سوپاسیانەکەم کە زۆر دڵسۆزانە ئەمە خەڵکێکن لەوانە کە زۆر دڵسۆزانە زانیاریمان پێدەن ئەوانە دیارە نیشتیمان پەروەرن وڵاتی خۆیان خۆشەوێ خەڵکی وڵاتی خۆشیان خۆشەوێ درکیان بە مەترسیەکە کردووە بزەبت دوو هەمیان بە پارە ئیشمان لەگەڵ دەکا ئێمە تەمیدمانەیە بە پارە لەوانەیە تێکەڵاوی باندێک بێت بە پارە ئیشمان لەگەڵ کا بڵێ من نەزانم دەچوو لە لێشوێ بەس من بەخشیشمەوێ پارەمەوێ لەوانشمان زۆر ئێمە حکوومەتیش لە سای خوا پارەی هەیە بۆ ئەوانە کە زۆر جار لە هەندێک باندیان بۆ ئاشکرا کردوین هاوکاری باشمان کردوون ئەو هەواڵدەرانە خۆشیان بەکارهێنەرن نه شەر نیە بەکارهێنەر بێت بەڵام لەو قانونەی تازە ئەگەر خەڵکی بەکارهێنەریش بێت ئەگەر بێت و ئیشێکی باش بکات لەوانەیە عفو بکرێت لەو قانونەی کە جێبەجێ بکرێت و بڕیاری لەسەر بدرێت شتێکی ئاوا بەدەست شتێکی واتان بەدەستەوە بەڵام خەڵکی بەکارهێنەریش بێت ئەگەر جارێکی تر بیوە بگەڕێتەوە و دیارە دەرگا قەرارەدا بۆ ئەوە بەڵێ کەواتە هەموو شتەکان ئەبێت لە ڕێگەی دادگا هەمووی لە ڕێگای دادگا بەڵێ کاک جەلار پێشتر لە نێوان تاسڵوجە و سلێمانی دوو کەس بە تۆمەتی چاندنی مادەی هۆشبەر یاخود پێم وابێ حەشیشە بوو دەستگیر کران و پێش بەرهەمهێنانی ڕێی لێگیرە ئایا ئەمە ئەومان پێ ناڵێ کە ئێستا کەسانێک هەن سەرکەوتنیان بەدەستێناوە لە چاندن و بەرهەمهێنانی ئەم مادانە و ئێوە هێشتا دەستان پێیان نەگەشتووە من ناڵێم من لێ ڕاستەکان بە میلەتی خۆمەڵێ بەڵ ئەوەی جەنابەت باسیەکەی لە بینی تاسڵ سلێمانی لە باغێکە وا بوو حەشیشان چان بوو بەس هێزەکانی ئاساییژێ ئێمە زوو لێ ئاگادار بووین دوو کەس بوو دەستگیرمان کردن حکمیش بوون و دوایی حکومەکانیان تەوا کرد و خەڵکی
هەرێمی کوردستانیش نەبوون خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستان بوون لەوانەیە خەڵکێکە بێت محاولە بکات بەس خەڵکی ئێمە زۆر لەوە وریاترە ئاسایش زۆر لەوە وریاترە تا ئێستا لەو شتانە نەبووە ڕاستە نائیرادی بووە لەوانەیە لە باغێکە گوڵێکی خاشخاشی تێدا و بێت چەند گوڵێکی خاشخاشی تیا و بێکە ئەمە بە شێوەیەکی سروشتی دا بە شێوەیەکی سروشتی گوڵەکەشی جوانە لەوانەیە خەڵک نائیرادی ببێت یان لێرە لە بەردەرچی هەندێک ماڵ یان هەندێ تێشخانەوانە بینیمانە شادانە هەیە شادانە ئەمەش تۆزێک لە مادەی هۆشبێری تایە و چوین هەڵمان کەندوتەوە بەڵێ پێشتر بەرپرسێکی شاری هەولێر لە لێدوانێکیدا ڕایگەیاند کە خەشخاش لە ناوچە دوورە دەستەکان لە ناوچە شاخاویەکان دەچێنرێن و بەکاردەهێنرێن ئێوە هیچ بەدواداچوونتان بۆم حاڵەتە کردووە من ڕازگویانە بە جەناب دەڵێم لە ژێر دەسەڵاتی ئێمەوەی ئێمە کاری تیاکەین یەک چڵیشی تیانی هیچ کەسێکی نەیچاندووە باسی جنوب ناکەم ئەو بەرپرسەی هەولێر کە ئەزانێ لەکوێ ئێمە بۆ ئیجرات ناکەن کەواتە ئێوە لە توانای موئەسسەکەی خۆتان هێندە دڵنیان کە دڵنیان یەک چۆڵ خەشخاشیش لە سنووری ئێوە بوونی نییە کاک یادگار ئێمە دڵنیابوونی ئێمە چێ ئێمە زۆر بەجددی کارەکەین ئەمە مەسلەیەکی زۆر گرینگە پێشتر باس لەوە کرد جەنابێ وتت ئەمە لە تیرۆر خەتەرناکترە زۆر تیرۆرێکی هێواشە ئەم قسەی تۆ زۆر جەنابێ لەوانەیە تیرۆر هزار کەس بەیەکەوە بکوژێ ئەمە هەمومان بەیەکەوە کوژێ ئاگامان لێنێ جاران دوژمنەکانمان بە ناپاڵم و کیمیاوی لە ئێمانەدا ئێستا بەم چەکە لێمانەدەن ئەم چەکە خەتەرناکترە لە ناپاڵم و کیمیاوەکە ئەمە هێواش هەمومان لە ناوە بە بەس من ڕازگویانە پێ دەڵێم لە ژێر دەسەڵاتی یەکێتی ئەوەی کە ئێمە لێرەین ئێوە نابینین یەک چڵ ئەگەر نائیرادی ببێت ئەو کەسە نەیزانی بێت ئەجینانیە لێرە زەرعی ئەو شتانە ناکرێت بەڵێ کاک زۆر زەحمەتیشە زەرع بکرێت کاک جەلال لە ماوەی ڕابردوودا ئێوە بەوە تۆمەتبار کران کە ژمارەیەک لەو کەسانەی بە تاوانی بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون بێتاوانن وەڵامی تۆ چییە؟ ئەمەش پرسیارێکی جوانە لای ئێمە هیچ کەسێک بێتاوان دەستگیر نەکراوە ئەوانەی کە دەستگیر کراون بە بەڵگەوەیە لای ئێمە لە یەکەم دەقەوە دەستگیر دەکرێت ئەو کەسە بە ئاگاداری بەڕێزدا دووەرە بەڵێ لە دوایەوەی لای ئێمە ئیفادەی لێ وەرەگیرێت اعترافەکە هەڵی خۆم بووە نامۆ بە فڵان بەس هێندێک لەوانەیە کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەکەن ئەترسێت خەڵکی ترێت پێ بڵێت ناوێکت پێڵێ ئەم ناوە نازانین چێتەوە ئەڵێ هەمەی فلانکەسوانە هیچ ئەدرسێکی نییە ناوێری بڵێت لەوانەیە پێشتر بۆی برد بێت پێشتر زۆری کردوێت ئەم جارە بە تەڵەکەەوە بێ دەستگیر کرابێت ئەجینا دەچێتە لای ئێمە کە تێگەپەڕێت ئەترافەکە ئەو جارە چێتە بەردەمی دادوەر یان ئەڵێ لێ دراوی نێمە لێ باشە لای ئێمە گەر لێژ درا ئەی خۆلا دادوەر لی نەدراوە دادوەر لە هیچ کەسێک نادا ئێمەش لە هیچ کەسێک نادەین لەوێژە ئەترافەکە ئەی لە دادگا لە دادگاش ئەڵێ بڵێ هی منە غەدری چ لەو کەسە کراوە خوی ئەڵێ منە کەواتە هەموو ئەوانی لا ئێوە دەستگیر کراون هەمویان تاوانبارن یاخود تۆمەتبارن و هێشتا تاوانەکەیان لەسەر ساغ نەبووتەوە کامانە ئەوانی لای ئێوە دەست بەسەر کراون ئەم ئانەی پێشووتر حکمی خۆیان وەرگتووە بەڵێ هەیە هێشتا محکەمە نەکرابێت دادگای نەکرا هەیە نردومانە بۆی حالە ئێمە ڕۆژانە ئەمە 47 کەس بووە دوێنێ بووە بە 48 لەوانەیە ڕۆژانە تۆ زیاد بکە لەمە تا ئیفادەی ئەوە ڕێگری هەندێکیان ئەوراقی حالە کراوە بۆ دادگا ڕۆژی دادگای کردیان بۆ دانێ چ ڕۆژێک دادگای ئەکرێن و ئێمە غەد لە هیچ کەس نایە من نمونەیەک بۆ جەنابەت هێنمەوە لەسەر ئەمانە لەوانەیە قسەکەی جەنابەت لەوە بێکە خەڵک تالیز بکرێ بۆ ئەوەی مادەی هۆشبەر بێنێ ینی بە ڕوونتر باسیکەی بڵێ ئەوە پرسیارێکی تری منیشە گەر یارمەتی پێم خۆشە لە ڕێگەی ئەم پرسیارەمە وەڵامی ئەو مەسلەیەشم بیتەوە ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان دەڵێت باوەڕپێکراوانی ئاسایش لە فریودانی خەڵک بۆ هێنانی تلیاک و پاشان بەگرتدانیان تێوە گلاون مابەست لەمەش بەرزکردەوەی پلەیانە وەڵامی ئێوە چییە؟ نە باش شتێکی تریش لە مەسلەی پلە باسی بەڕێز مامجللاریش کراوە بەڵێ کە بەڕێز مامجلال باسی لەوە کردو هەچ کەسێک چیلوەیەک تلیاک بگرێ نەزمێشی ئەدەنێ بەس نازان من ئەو قسەیە لەکوێ کراوە ئاسایش کەسێک فریو نادات باش کەسێک نەزانێت کەسێک 5 کیلۆ تلیاک هەڵگرێت
بیهێنێت بە ئیشی وەرگرت بێت بۆ فرۆشتنی ئەسلافی کە دوێ لای ئێمە ئەمە بازرگان نییە ئێمە ناچی خەڵک لە وڵاتیش کە بگرین ئێمە خەڵک لە هەرێمی کوردستان ئەگرین وە پێشتری بەرز دادوەر ئاگادار دەکرێت بەس کەس ئەو کەسێک کە ئەگیرێت چێ ئەوەی کە تاریزی کردووە بێنێت بۆ پێمان ناڵێت بۆ ناوەکەی ناڵێت بە زیار ئەم زیاتریە ناوە ترسێ لەوەی کە بڵێ فلان کەسە زیاتری لەسەر ساغ بێتەوە ئەجینا هیچ کەسێک تاریز ناکرێت من بۆیە ویستمە نمونەیەت بۆ بێنمەوە ڕۆژێک لە ئاسایش کەسێک هاتووتی من ئەزانم لەکوێ حەشیش چێندراوە نێمەش مەفرەسەکە چوینوانە لە بەردەرکی ماڵێوانە بوو شادانەیە درێ بە کۆتر دنکەکەی گەڵاکەشی لە حەشیشە چێ تۆزێ لە مادەی وەژبەری شتیایە لەوانەیە خەڵکێکە بێوانەی لە بەریتانیا ئەوانە بوو نەزان چۆن بەکارێت هەڵماکەندۆ دوایویتی من ئەمە ئشتان لەگەڵ بکەم من کاتی خۆی ئەسکەر بووم لە فلان شوێنوانە خەڵکی وڵاتی ئەمە نەبوو ئەزانم چێنێ لە سلێمانی بڵاوی کاتەوە وتمان لەوە باشترەیە ئێمە هاوکاری دەکەین پێمان بڵێ و بازرگانە چییە ڕۆژێک تەلەفۆنی بۆ کردین وتی بازرگانەکە حازرە و بەرەو ئەوێ دێت کە هات ئەو ژمارە سیارەی کە پێ هات لامان بوو دامان بەزان ئیشارەت یانی ئەو کوڕی تەنیشتم ئەوەیە نەی کابرامان دابەزان ئەلاگەی پێیە نە هیچی پێیە بازرگان ئێ بە چیلۆ پێ بێ جاماکردنەوە پرسیارمان لێکرد کووە هیچی پێنێوانەوتی با لە خەمسەڵەکەی ئەو درومانی خەمسەڵەکەی ئەوەی درومانەکەی دەرێناوە کردوێتە ئێوە دوو پارچە حەشیشمان دۆزیەوە بە کوڕەماوتەمە هیچ چێوتی من نییە ئەو خەمسەڵەی چیە ئەو خەمسەڵەی توێە تینا فلان کەس ئەو خەمسەڵەی داوە بە من توێتی ئەچین بۆ فلان شوێن ئیژەکەین ئەو خەمسەڵێت با لە بەرای بۆی سەلمان نەبێ باش دوای دەرکەوت ئێمە ئەسەم لەوەیە کە خەڵکی بێتاوان تاوانبار ناکەین دەرکەوت ئەترافیکت کە ئەو بۆی تێکردووە من خۆم چوومە بەردەمی محکەمە بەردەمی بەڕێز سەرۆکی دادگا ڕۆژی محکەمە پرسیاریان لێکردم ئەو پرسیارم جوابدایەوە محکەمە ئەو کوڕیانی تەبریەکردەوەی لە خەمسەڵەکەی بوو ئەوەی تری حکومە مەسەلەوەی ئێمە کەس تاریز ناکەین کەس ناڵێین چۆن ئێمە بە خەڵک گەڵین ئێمە خواخوامانە غرامێک تریاکە لە وڵاتمان دوور بێ بۆ ئێمە بە خۆشحاڵین بۆ کە خەڵک لە سز نابێت خەڵکیش کە سوکاریەیە خەڵک کە چۆ سجن باری دەرونی تێگەچێت ئەتەپێت ئەڕوخێت هەتا ئەێنیتەوە ناو کۆمەلگایە و جارێک کە باشیەکەیتەوە زۆری ئەوێ ئێمە خواخوامانەوە لێ ئێمە دوور بێ نەک بە خەڵک بڵێم بیێنە و دوای خۆمان دەستگیرکەی ئەمە لە ئاسایش دوورە ئەو کەسانەی کە لێشیان گیراوە کە ئەوانە ئەناسن کە پێیانێناوە بابێن پێما بڵێ بەڵێ کاک جەلال گەر دەرکەوێت بەرپرسێکی هەرێمی کوردستان بەکارهێنەر یاخود بازرگانی دەکات بە مادە هۆشبەرەکانەوە دەسەڵاتی دەستگیرکردنتان هەیە بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە بینەرانی ئازیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە